بەناوی خی بەرزی بێڵتە جوانترین سڵایەمەتان پێشکەش ئازیزانی خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ وەختەوەرم کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکاتمەوە خزمەتان بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ جیاوازەوە کە تەورەکانی ئەمڕۆمان لە تەوەری یەکەمدا باز لە بڕینی ئەو پێنج موچەیە دەکەین کە بزانین لە ڕووی کۆمەڵایەتیەوە چه گرفتێکی دروست کردووە هەم بۆ سەر بازار هەم بۆ سەرتاک بە شێوەیەکی گشتی و هەروەها تەوەری دووەمان تایبەتە بە ڕۆژی جیهانی گۆچانی سپیکام تەوەرەیەمان هاوکارم جەلال محەممەد لە دەرەوەی ستۆدیۆ پێشکەشتانی دەکات لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و زانیاری بەسوود و هەروەها بڕگەی پامنێران بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان دەستپێکی دەچینە لای ڕەوشی کەشوو هەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینێن. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەریەکەمان کە باز لە کاریگەری بێسەر و شوێنبوونی پێنج موچەی موچەخۆران دەکەین کە تا ئێستاش
بە نادیاری ماوەتەوە کە ئایا ئەو پێنج موچەی پاشەکەوت دەکرێت یاخود هەر بە تەواوەتی دەبدڕێت و نادرێت بە موچەخۆران. بۆ ئەقسەکردنی زیاتر لەسەر کاریگەریەکانی لەسەر تاک بە شێوەیەکی گشتی و بازار میوانداری زۆر بەڕێز بیلال سعید ئابووری ناسمان کرۆ کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا بیلال سڵاوی گەورەت لێبێ و ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس سڵای خۆی گەورە لە جەنابەت و تەواوی بینەر و بیسەری پێیان. سپاس بۆ بەڕێزی مامۆستا بیلال لەو پرسیارەوە دەست پێ دەکەین بزانین بڕێنی ئەم پێنج موچەی موچەخۆران چ کاریگەریەکی سلبی لەسەر موچەخۆران دروست دەکات؟ بەداخەوە گەر ئێمە بگەڕێنەوە بۆ پرۆسەی دەستکاریکردن و هەروەها لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەبێ بگەڕێنەوە بۆ ساڵی 2015 ئەوەی کە گوزەری کردووە لە ماوەی ساڵی 2015 بە تەحدید لە مانگی هەشتی 2015 تاوەکو مانگی هەشتی 2020 و ئەگەر مانگی نۆشی لەگەڵا ئەژمار بکەین تقریباً نزیک بە 61 مانگی ڕابردووەکە واتە لە ماوەی 61 مانگی ڕابردووە ئێمە گەرسەیری پرۆسەی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستانە بکەین پرۆسێکی زۆر ئاڵۆز زۆر غەدر و ناعەدالەتی بەرامبەر بە موچەخۆران لە هەرێمی کوردستانە کراوە لە کۆی گشتی 61 مانگی ڕابردووە لە هەرێمی کوردستانە ئەکرێ ئەگەر بە ژمارە وەریگرین ئێمە 35 موچە لە هەرێمی کوردستانە بە سیستەمی پاشەکەوتی موچە کە لە ڕاستیا چارەکە موچە بووە کە لە 15% لێبڕین تاوەکو 75% لێبڕینی تیا بووە. لەو ماوەیە هەر 61 ڕۆژە دە مانگی بە تەواوەتی موچە نەدراوە بە موچەخۆران کە بە 5 موچەی ئێستاشەوە کە جارێکی دیکە بۆتە جێگای باس و قسە لەسەرکردن و بەبێ ڕوونکردنەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان حکوومەتی یاریمی کوردستان ئەڵێ 5 موچەکەی دیکەش پاشەکەوت دەکرێواتە 10 موچەی دیکەش بە پاشەکەوت جگەلەوە ئێمە 3 مانگی دیکەمان هەیە کە لە 2 مانگی ڕابردووە ئەم مانگەشی ئەگەر بڕیار بێ موچە بدرێ ئێمە 3 موچەشمان بە لێبڕینەوە هەیە واتە لە کۆی گشتی 61 مانگی ڕابردوو 35 موچە بە پاشەکەوتی موچەیە چارەکە موچە دابشکراوە 10 موچە بە تەواوەتی نەدراوە 3 موچە بە لێبڕینەوە دابشکراوە بۆیە هەموو ئەمانە پێمانەڵێن ئەوەی کە گوزەری کردووە لە قۆناغی ڕابردووە پێی ناوترێ سیستەمی دابشکردنی موچە لە هەرێمی کوردستانە و ڕنگدانەوەکانشی بە ئاسایی و بە ئاسانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە دەرکەوتووە. ئەگەر بڵێن چۆن دەرکەوتووە ئەمە پرسیارێکە کە زۆر گرنگە چونکە لە ڕاستیە ئێمە ئەگەر سەیری ئەو بڕەپارەی موچەخۆران بکەین کە لای حکوومەتی یاریمی کوردستان تاوەکو ئێستا کۆبووەتەوە و ئەکرێ بڵێن ناوی قەرزی لێ بنێن نزیک بە 15 تریلیۆن دینارەکە واتە هەر موچەخۆرێک لە هەرێمی کوردستان موچەخۆری حەقیقی بەلایەنی کەمەوە لە ئێستادا هەر موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە 15 ملیۆن دیناری لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەم 15 تریلیۆن دینارە ئێستا لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستانە بووایە چەندین پرۆژەی گەوری پێنجامەدرا چەندین جوڵەی ئابووری جیاوازی پێدروستەکرا چونکە موچەخۆرێک لەبەرەوەی خەون و ئایندەی تەنها لە خەرجیاتی ڕۆژانی خۆیان بینێتەوە هەموو ئەم پارەیە هێنایە ناو بازار وەجارێکی دیکە جوڵەیەکی گەورە لە نێو بازاڕەکانە دروستە بوو ئەبینین لە ئێستادا لە ئەنجامی دابەشنەکردنی موچە لە هەرێمی کوردستانە بازاڕەکانی هەرێمی کوردستان جۆرێک تووشی چەقبەستووی بوون ئەبینین لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە جۆرێک لە بێکاری و بەتاڵەیەکی زۆر دروست بووە لە هەرێمی کوردستانە ئاستی هەژاری لە 5% ساڵی 2018ەوە ئێستا بۆ سەر و 20%ەوە باز کۆمەڵێک داتا هەیە باز لە 25% ئاستی هەژاریەکەن واتە لە هەر 4 هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بەلایانی کەمەوە هاوڵاتیەک کەوێتە ژێر هێڵی هەژاری لە هەمان کاتە ئەبینین چەندین کێشەی کۆمەڵایەتی جیاواز لە هەرێمی کوردستان دروست بووە جیابوونەوەیەکی زۆر لە دادگاکانە بینین خۆکوشتن و کوشتن لە هەرێمی کوردستان زیادی کردووە بەکارهێنەری مادەی هۆشبەر زیادی کردووە ئەبینین کافتریا و شوێنەکانی جگەرە کێشان و نەرگیلە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانترە بن هەموو ئەمانە ئاماژەی ئەوەن کە بازاڕەکانی هەرێمی کوردستان تووشی چەقبەستووی بوون چەقبەستوویەکەشی هۆکارە سەرەکی و جەوهەریەکەشی لەبەرەوەی 1 لەسەر 4 هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرن لە کاتێکا موچە دابەش ناکرێ و 15 تریلیۆن لە بازار سەحبی پێکراوە حکوومەت موچەی دابەش نەکردووە هەر موچەخۆرێک بەلایانی کەمەوە 15 ملیۆن دیناری لای حکوومەت کۆبووەتەوە تاوەکو ئێستا پێ نەدراوە واتە 15 ملیۆن دینار نەهاتوێتەوە بازاڕەکان بۆیە هەموو ئەمە پێمانەڵێ کە بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتوۆتە کایەوە لە ئەنجامی خراپ مامەڵەکردن خراپ بەڕێوەبردن خراپ سیاسەتکردنی ئیدارەدانی موچەخۆرانە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ موچەخۆر بەبێ گەڕانەوە بۆ ڕای گشتی لە هەرێمی کوردستانە قوت و ژیان و گوزەرانی هاوڵاتی خراوەتە بەردەم مەترسیەکی زۆر ئاڵۆز و قۆناغی داهاتووی نادیار ماوەتەوە زۆر باشەکەواتە بە شێوەیەکی گشتی چ کاریگەریەکی دەرونی لەسەر تا یاخود لەسەر بازار دروست کردووە بۆ نمونە ئێستا
دەبینین یاخود لە نێوان کڕیار و فرۆشیار ئێستا زۆربەی ئەوانەی کە موچەخۆرن خانوو دەکەنەوە هەموو شتێک بۆ بەقیست کەلوپەلی ناوماڵ دەکڕن هەر بەقیستەوە پشتی بۆ موچەیە بەستووە لە کاتێکدا کە لە بڕیارێکی کتوپڕە ئەم 5 موچەیە دەبڕدرێت کە تا ئێستا موچەخۆران نازان کە ئایا پاشەکەوت دەکرێت یاخود هەر بە یەکجاری لێیان دەبڕدرێت و دڵنیاش نین لە موچەی داهاتوو خۆیان کەواتە بە شێوێکی گشتی چ کاریگەریەک دروست دەکات لەسەر تاکوە ئایا لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشە بۆ نێوان کڕیار و فرۆشیار دروست ناکات؟ خۆی کەشێکەیە پێوترێ کڕیار و فرۆشار چۆر بگەێنی بە یەک ئەمە لە پرۆسەی بە بازارکردن و فرۆشە بە بەردەوامی لە بۆ کۆمپانیاکان بۆ شوێنەکانی فرۆشگا و فرۆشیارەکان ئێمە زۆر جاریان بابەتە باسەکەین کە تۆ ئەبێت چی کەشێکی جیاواز بڕەخسێنی بۆ ئەوی بتانی فرۆشیارێک لە خۆت ڕازی بکەیەوە ئەو کاڵاو بەرهەمەی کە هەتە پێی بفرۆشی ئەوەی کە ئەگوزارێ کاتێک موچەخۆرێک نەزانێت موچەکەی چ کاتێک وەرەگرێ نەزانێت بڕی ئەو موچەی کە پێدرێت چەندە و نەزانرێت قۆناغی دوای ئەو موچەیە واتە ئەگەر ئەم موچەشی وەرگر موچەی داهاتووکەی پێدرێ واتە ناتوانێت دەست بۆ بڕەپارێکی گیرفانی ببات و بزانێت چۆن خەرجەکە بۆیە لە بەردەم قەلەقیایە بازار لە کاتی نائاسایی و حاڵەتێکی دەرونیدا بازارێکی ئاسایی نابێ و کەشوهەوایەکی ئاسایی نابێ بۆ فرۆشتن بۆیە بە بەردەوامی بە ناجێگیریە مینێتەوە ئەبینین کە بازارەکانی هەرێمی کوردستان لە زۆرێک لە کاڵا و شمەکی جۆرا و جۆر جگە لە پێویستیە ڕۆژانە و حاجە گرنگەکانی وەکو خۆراکی لێ دەرچێ بەشەکانی دیکەی بە بەردەوامی لە بەردەم مەترسیان و بێمە ئەوەشمان لە بەرچاو بێ ئەو جوڵەشی کە هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان لەوانێ ئێستا بینەرێک وێ لە ئێمە بێ بڵێ ئەی قەرەباڵغ بۆ بازار قەرەباڵغی لێ نابڕێ بەڵام قەرەباڵغی بازار ناکاتەوەی کە ئێمە شتمان فرۆشت بێ چونکە زۆر جارێ لە قەرەباڵغیشە فرۆشتن ئەنجام نادرێ قسەکە لەسەر ئەوەیە کە زۆر جارێ لە پرۆسەی فرۆشتندا نمونەی کەسی گەنجێک دێنرێنەوە کە ئەڵێن کاتێک گویستوێتی کۆمپانیاک جێگایە گویستوێتی وەکو بڵێ فرۆشیارێک وەربگرێ کارمەندێک وەربگرێ بۆ شوێنەکەی خۆی مەرجی لەسەردا ناوتوێتی تا ئێوارە من تۆم بۆ دەرەکەوێت کە چەند بەرهەمم بۆ ئەفرۆشی بە پێی فرۆشی بەرهەمەکە من ئەتوانم بڕیار لەسەر تۆ بدەم کە تۆ کەسێکی سەرکەوتووی بۆ فرۆشتنەکە یاخودنا بەڵام کاتێک ئەم گەنجە دانێ ئەبینێ ئێوارە دێتەوە ئەڵێ چەندت فرۆشت و ئەڵێ یەک فرۆشتنم ئەنجامداوە ئەتە یەک کڕین فرۆشتم ئەنجامداوە ئەڵێ قەبارەکەی چەندە ئەڵێ 1 ملیۆن دلار ئەڵێ چۆن 1 ملیۆن دلار فرۆشتۆ تۆ بە یەک فرۆشتم من چەندها کەس دێنم 20 کەسیشم بۆ بەڕێیەکە هێشتا ناکات 1 ملیۆن دلار ئەڵێ ئەزانم ئەو کەسێک کە هات بۆ قولاپێک هات بەڵام کە قولاپەکەم دا پێوتمە بێ ئەشیای ماسیگرتنت هەبێ کە ئەشیای ماسیگرتن دا پێوتمە بێ جۆری ئەو سیارەت پێ بێ بۆی بتوانی واتە کۆی گشتی ئەو پێداویستیانم پێفرۆشت بەیەکەوە یەک کڕینم ئەنجامدا بەڵام قازانجێکی زۆرم لێ کردووە فرۆشتنێکی ئەنجامێکی سەرکەوتم لێ فرۆش واتە قسە لەسەر ئەوە نەبوو چەند کەسی لە خۆی ڕازی کرد و چەندێکی فرۆش چەند کەس شتی فرۆشتووە قسە لەسەرەوە بوو چەند دەفرۆشی هەبووە بۆیە نیشانەکانی بازارەکانی هەرێمی کوردستان لە قەرەباڵغیەکانێ نایە لە دوکاندارە حەقیقیەکان دێکە ڕۆیتە لای و لێ پرسی ئێستا بەراورد بە 5 ساڵی ڕابردوو چەنە فرۆشی ڕۆژانە کە ئەڵێ بەلایانی کەم 1 لەسەر 5 فرۆشم هەر ئەو 1 لەسەر 5 نیشاندەری ئەوەیە کە 1 لەسەر 5 موچە هاتوۆتە بازارەکانی هەرێمی کوردستان هەر ئەو 1 لەسەر 5 نیشانەی ئەوەیە کە لە ئێستادا فرۆشتنێک کە ئەنجامەدەی چەندە هیلاکەبی لەگەڵەوەی ئەو کەسەی کە کاڵاکە و بەرهەمەکەتی پێفرۆشی چی جایەوەی کە پێشووتر کە بە ئاسانتر شتەکەت کاڵاکەت بەرهەمەکەت پێفرۆشت و کەمتر معاملەتە کرد هەرێکێک لە من لە جەنابەت لە بینەری خۆشەویست کە ئێستا سەیری ئەمەکە ئێستا زۆرتر قەدر و حەجمی ئەو پارەیە ئەزانین کە لە گیرفانمانەیە بۆ چکە ئەزانین زۆر بە ئەستەم گەشتوتە دەستمان بە قورسایی گەشتۆ بە دەستمان وەکو بڵێ چاوشارکیان لەگەڵا کردوین تا موچەکەیان پێداوین بۆیە کاتێک لێ خەرجەکەی نەزانین چۆن لێ خەرجەکەین ئەگەر پێشووتر لە کاتە گیرفان باشی و پڕەکە و موچە هاتنە کەمتر پرسیارمان چەند جارێک بۆ نمونە دوکانمان سێ دوکانمان تێست کرد بێ ئێستا 10 دوکان تێست دەکەین بۆی نرخێکی هەرزانترمان دەستکەوێت لەبەرەوە نییە کە ئێمە ڕکین لەبەرەوە نییە کە ئێمە ڕەزینین لەبەرەوەی کە ئێستا بە قورسی پارەکە دێتە دەستمان بۆیە ئەبینین بازارەکانی هەرێمی کوردستان جوڵەکانی چەندە قەرەباڵغی پێوە بێ بەڵام جوڵەی فرۆشی کەمە لە هەمان کاتێ ئێمە هاوڵاتیانی باشوور و ناوەڕاست دەبینین هاوڵاتێکی زۆر لە ئێستادا لەم وەرزەدا هاوڵاتی عەرەبن لە شوێنەکانی دیکەوە دێنە هەرێمی کوردستان بۆیە بازارەکانی هەرێمی کوردستانیان بوژاندەوەتەوە لە هەمان کاتە ئێمە پێشووتر چاومان لە کڕیارانی هاوڵاتیانی ئێرانی بوو هاوڵاتیانی ڕۆژەڵات بوو هاوڵاتیانی باکوور بوو بەڵام ئێستا بینین بەهای لیرەی تورکی ڕووی لە دابەزینە بەهای تمەری ئێرانی ڕووی لە دابەزینە بۆی هاتنی هاوڵاتیانی ڕۆژەڵاتیش بۆ ئێرە کەمی کردو هاوڵاتیانی ئێرانی هاوڵاتیانی تورکیش بۆ ئێرە کەمی کردووە لە نێو خۆشماندا لەبەرەوە پارە نایەتەوە بازار هەرچەندە بەهای دراوەکەشمان بەرز بێ بەڵام توانای کڕینمان کەم بۆتەوە هەموو ئەمانە ئاماژە و نیشاندەری ئەوەن کە
کڕیاری ئێستا کڕیاری پێشووتر نییە و فرۆشیاری ئێستاش فرۆشیارەکەی پێشووتر نییە بۆیە جوڵەکانی بازار بەداخەوە زۆر سنووردارە و زۆر کەم بووتەوە و ڕۆژ بە ڕۆژ ئەم قەتیزبوونە لە بازارەکان هەست پێەکەین ئەکرێ کە ئەمڕۆ موچە دابەشەکرێ جوڵەی بازار باشتر ببێت بەڵام ناکاتەوەی کە ئێمە بڵێن ئەو جوڵەیەکە کە زۆر ئاسایە و پرۆسێکی ئاسایی تێپەڕێنێ چونکە لەبەرەوە دڵنیانی مانگی داهاتوو چی کاتێک موچەکەم پێدرێ بۆیە زۆر بە پرۆسێکی قورسا تێپەڕێ لە چۆنێتی خەرجکردن و کڕینی ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستانە. زۆر باشە مامۆستا بیلال هاوڵاتیان لە دۆخێکی سەختی دەرونیدا بوون بەهۆی دواکەوتنی موچە یاخود پێدانی موچە بەلێبڕینەوە ئەم بڕیاری کۆتایی کە بڕینی 5 موچەیە چه کاریگەریەکی دیکە بەجێ دەیەڵێت؟ کاریگەریەکانی ئەگەر ڕووکارەکانی دیکەی وەربگرین وە کوتم ئاستی هەژاری لە هەرێمی کوردستانە بە پێی دوایین داتاکانی بانکی جیهانی باز لە 19.7% کەواتە نزیکە بێتەوە لە 20% و باز لەوەکەن تا کۆتایی ساڵ نزیک بە 1,100,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەکەوێتە هێڵی هێژاری کە ئەم هێڵە زۆر مەترسیدارە چونکە لەسەر ئاستی جیهان کاتێ باز لە بڵاوبوونەوەی هەژاریەکرێ ستاندەرێکەیە کە ئەگوترێ ئەگەر نزیک بە 3% بێ حاڵەتێکی ئاساییە بەڵام کاتێک ئەگاتە 20% واتە نزیکە بێتەوە لە 7 بەرابەری ئەو ڕێژە ستاندەرێک کە بڕیار وایە هەژاری لە وڵاتێکە لە هەرێمێکا بێ ئێمە لە ساڵانی ڕابردوو بانگەشەی بە دوبەیکردنی هەرێمی کوردستانمانە کرد بەڵام ئێستا بینین دوبەی ئاهەنگی نەمانی هەژاری لە وڵاتەکەیەکە لە هەرێمی کوردستانیش ئێمە باس لەوەکەین ڕێژەی هەژاریمان لە 5% وەگەاندۆتە 20%. ئەگەر باسی بێکاری بکەین ئاماژە و نیشاندەرەکانی بە ئاسانی هەستی پێەکەین چونکە دەرفەتەکانی کار ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان کەمە بێتەوە و کەرتی تایبەت ناتوانێت ئەو هەموو دەرچووی زانکۆ پەیمانگاکان لە خۆی بگرێ لە هەمان کاتە حکوومەتیش بۆ نمونە لە شێوە شقڵیەتە گشتیەکەیە دامەزرانی نەماوە ڕاستە بۆ کادیر و ئەندام و لایەنگرانی هێزەکانی پارتی و یەکێتی و گۆڕان تا حدێک دامەزراندن هەیە لە ئێستاداوە بە کۆمەڵێک داتای نافەرمی هەیە باز لە 20,000 دامەزراندنەکە لە نێوان ساڵی 2014 بە دواوە تا ساڵی 2020 بەڵام دەرگاکردنەوە بۆ دامەزرانی گشتیش لە هەرێمی کوردستانە ئەبینین بە ئاسانی هەستی پێەکەین کە بوونی نییە واتە دامەزراندن نییە ئاستی بێکاری بەرز بۆتەوە ئاستی هەژاری زیادی کردووە لە هەمان کاتە چەندین دیاردە و ڕووداوی کۆمەڵایەتی نوێ هاتوۆتەکایەوە ئەبینین خۆکوشتن لە هەرێمی کوردستانە زیادی کردووە تونوتیژی بە شێوەیەکی گشتی زیادی کردووە ئەبینین ڕووداوە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات ئەگەر خۆکوشتن زیادی کردبێ بە هەمان شێوە کوشتنیش زیادی کردووە لە هەرێمی کوردستانە ئەبینین بەکارهێنەری مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانە بە ئاسانی هەستی پێکرێ و زیاد دەکرێت کافتریا و چاخانە و نێرگەلەخانەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ قەرەباڵخێکی زیاتریان پێوە دیارە بێ هەموو ئەمانە نیشاندەر و ئامێژەی ئەوەن کە گەنجی کورد لە بێکاریە ڕوو لە کۆمەڵێک دەرەچە و دەرگای دیکەکە و ئەو بڕەپارە سنووردارەشی کە هەیەی بە هەدەریەدا و گرفتی بۆ دروستە بێت لە فەزای بێکاری و بڵاوبوونەوەی هەژاریە کە خاڵە سەرەکیەک خاڵە جەوهەریەکەی لە خراپ بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەستی پێکرێ کە لە پێشووترە هەموو خەون و پلانی حکوومەت لە چوارچێوەی دامەزرانی گشتیا بووە و کاری لەسەرەوە نەکردو دەرفەت و دەرگاکانی کار بەڕووی گەنجانە بکاتەوە بۆیە لە کاتێکا موچە دابەش ناکرێ هەموو دەرگاکانی جوڵانەوەی بازار داخرێ و کێشە و ڕووداوەکان بە بەردەوامی لە زیادبوون هەستی پێکرێ. زۆر باشە مامۆستا بیلال باست لە چەقبەستویی بازار کرد و کۆمەڵی کێشە و گرفتی دیکە بزانین چارەسەر بۆ ئەم کێشانەتی ئایا لە ئێستادا ئەو چەقبەستویی کە ڕووی لە بازاری هەرێمی کوردستان کرد ئەو بێپارەی ئەو قەرزاریە کە حکوومەت باسی دەکات ئایا هیچ چارەسەرێکەیە دەتوانێت کە ئابووری هەرێمی کوردستان ببوژێتەوە واتە هیچ ڕێگایەک هەیە؟ لە پێشترا زۆر قسە لەسەرەوە کراوە کە حکوومەت چی بکات لە ڕاستیە من ژەگەر بیکەم جۆرێک لەوانەیە هەست بکەم بە زیادە بێ بەڵام من ئەیکەمە دوو بەشەوە بەشێکی پەیوەست بە خۆمان وەکو تاک چیمان پێکرێ بۆی لەم خەیرانە و لەم بارودۆخە تێپەڕین بەشێکیشی پەیوەست دەکەین بەوەی کە حکوومەت چی بکات حکوومەت ڕێگا و شێواز و دەرگای جیاوازی هەیە بەس تەنها گەندەڵیەکانی کەم کاتەوە شەفافێتەکانی زیاد بکە سەرچاوەکانی داهاتی فرەڕەنگ بکە و تەنها پشت بە نەوت نەبەستێ کەرتەکانی دیکەی وەکو کشت و کاڵ و گەشت و گوزار و بازرگانی و تەکنۆلۆژیا و سکتەرەکانی دیکە ببوژێنێتەوە و پاڵپشتی دەرفەتەکانی کار و کۆمپانیا و کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە بکە هەموو ئەمانە ئەکرێ بڵێن کۆمەڵێک ئاماژە و نیشاندەری نوێ دێنە بازارەوە کە جوڵە لە بازارە زیاد دەکە کە حکوومەت دەتوانێت بە ئاسانی دەواازە سنووریەکان کۆنتترۆل بکە و باشتر و چاکتریان بکە و سەرچاوەکانی داهات زیاد بکە ئەو کات دەتوانێت کێشە و قەیرانی موچە چارەسەر بکە و پرۆژەکانی دیکە بەگەڕ بخاتەوە بازار جوڵەیەکی لێ دروست بێ واتە ئەگەر خەون و ڕوئیا و پلانێکە بێ لای حکوومەت ئەتوانڕێم کێشانە چارەسەر بکرێ
بەڵام من دێمەوە لای گەنجێکی کورد کە بینەری ئێمەیە کە بیسەری ئێمەن کە ئێمە بۆ خۆمان چیمان پێکرێەوە توانی چی بکەین ئەگەر پێشووتر تەنها خەون و پلانەکەت ئەوە بوو بێ لە چوارچەوەی دامەزراندنیەکە و لە چوارچەوەی دەرچوون لە زانکۆ پەیمانگاکان بوو بێ لە ڕاستیە ئێستا ئەرکەکەت زۆر قورسرە خوێندن تەواو کردو دەست خۆش بێ زانکۆ تەواو کردو دەست خۆش بێ بەڵام ئێستا کاتی ئەوەیە کە تواناکانی خۆت بەگەڕ بخەی توانەکانی خۆت زیاد بکەی زمانت باش بکەی لە بواری تەکنۆلۆژیا خۆت ئەپدەیت بکەیتەوە خۆت بەرەو پێشەوە ببەی بەشداری ڕاهێنان و خول و سمیناراتی زۆر بکەی بۆی بتانی سکیڵی خۆت بەرز بکەیتەوە بۆ بازاڕی کار بشێت لە هەمان کاتا ئیش لەسەر دوو بواری گرنگکەی بەشێکی لەوەی کە خۆت چیت پێوە ئەتوانی چی بەرهەمێکی تازە و نوێگەری و داهێنانێک زیاد بکەی بۆ بازاڕەکان واتە ئایدایەکت هەیە بیرۆکەیەکت هەیە کە ئەتوانی لەم ڕێگە و هەنگاوە نوێیانی کە ئێستا تەکنۆلۆژیا و پاڵپشی تەکنۆلۆژیای هەیە بۆی کە پرۆسەیەکی ئۆنلاین بەگەڕ بخەی یان بیرۆکەیەک و ئایدایەک بۆ خۆی بوونی هەیە بەڵام تۆ ئیدیتێکی تیاکەی و گۆڕانکاریەکی تیاکەی یان ئەگەر لەگەڵ کەسێک و شوێن و ناوەندێکی دەرەوە بریکاریەت و نوێنەرایەتیە گۆرەگری ئەمە لەلایەکی دیکەوە لە تواناکانی خۆت ئەگەر ئەتەوێت بگەیتە بازاڕی کار ئەگەر ئەتەوێت لە کۆمپانیاک لە شوێنێک لە جێگایەک دامەزراوەیەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی کارت دەستکەوێت ئەم سێ خاڵە لە بەرچاو بگرە زمانی خۆت باش بکە توانای تەکنۆلۆژیا و ئایتیت پەرە پێ بدە وەروەها لە هەمان کاتا کاری خۆبەخشی خۆت زیاد بکە بە دڵنیایەوە دەرفەتی کار و دەرگای کار بە ڕووتاکرێتەوە. زۆر باشە کاک بیلال لەگەڵ بڕینی موچەیە دەبینین کە حکوومەت بەردەوام پارەی ئاو و کارەبا و مامەڵەی هاوڵاتیان لە سەرجەمدام و دەستگاکاندا و ئەگەر تۆوەکو ئابوورناسێک پێت وایە حکوومەت دەتوانێت بەبوونی ئەم داهاتانێک کە لە مامەڵەی هاتوچۆی هاوڵاتیاندا لە وەرگرتنی ئاو و کارەبا و چەندەها داهاتی دیکە ئەتوانێت کە ئەم کێشانە چارەسەر بکات ئەم کێشەی ئابوورێکی ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئایا بەم داهاتانە ئەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکرێت؟ بەداخەوەمە خۆشاردنەوەیەکی دیکەیە بارقورسایەکی دیکەیە لە سەر موچەخۆرانی هەرێمی کوردستان چونکە پرۆسەی دانانی باج پرۆسەیەکی زۆر هەم ئاڵۆز هەم پاڵپشتی حکوومەتە لە زۆرێک لە وڵاتان دانان و دیاریکردنی باجە بێ بە پرۆسەیەکی یاسایی ئاسایی کەشوهەوایەکی لەبارە تێپەڕێ بەڵام لە هەرێمی کوردستانە وەکو زیادکردنیەکی سەرچاوی داهات سەیرەکرێ لە ئەنجامی خراپ مامەڵەکردنی حکوومەت لە قۆناغی ڕابردوو لەگەڵ کۆمپانیا و شەریکەکانی خۆیان لەگەڵ دامەزراوەکانی خۆیان لە کۆکردنەوەی باجە ئێستا هاتووە بارقورسایەکی دیکەی لەسەر موچەخۆران لە هەرێمی کوردستانە زیاد کردووە لە هەموو وڵاتێک کاتێک باج زیاد دەکرێت کاتێک نرخە گشتیەکان زیاد دەکرێت کە لە کۆنتترۆڵی حکوومەتایە حکوومەت دێ سەیری سەرچاوەکانی داهاتی تاکەکە سەیری داهاتی مانگانە و ساڵانەی تاکێکەکە لە وڵاتەکەیە بۆی بتوانێت گۆڕانکاری لە نرخەکە ئەنجامدا یان باج زیاد بکە لە کاتێکە داهاتی هاوڵاتی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەیە سەرچاوەکانی داهات کەمی کردووە داهاتی ناوخۆ کەمی کردووە GTP هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسیایە هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ ئەمانە هاتووە نرخەکان بەرز دەکاتەوە باج زیاد دەکا ڕسومات زیاد دەکا کە لە ڕاستیە ئەبوو ئەمانە لەسەر کۆمپانیا و دامەزراوەکانی خۆی بواە لەسەر ئەو کۆمپانیانە بواە کە لە ئێستادا لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا داهاتی ئەوان تا بێبەرز دەبێتەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستانە داهاتی بێ کەمە بێتەوە بە جۆرێک کەشوهەوایەک دروست کراوە لە نێوان پلەی باڵا ناوەڕاست و هەروەها کۆتاییە لە هەرێمی کوردستانە چینێکی باڵای دەوڵەمەندی ئاست بەرز لە ئاستی سیاسی و بازرگانەکان لە هەرێمی کوردستانە دروست بووە و چینێکی خراپ و ژیان و گوزرانێکی زۆر زۆر ئاڵۆز و مەترسیدار لە هەرێمی کوردستانە کە وەکوتم کە ئێستا ئەڕۆین بەرەو قۆناغی یەک لە سەر چواری دانیشتوانی هەرێمی کوردستان کە بکەونە سەر هێڵی هەژاری کە ئەمە نیشاندەر و ئاماژەیەوەی کە هێڵی ناوەند وردە خەریکە نامێنێ ئەمانە هەمووی ئاماژە و سیستەمێکی نوێی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە کە پەیڕەوەکرێت لە خۆی بینێتەوە لەوەی کە زۆرترین پارە لە هاوڵاتی وەربگری بەبێ ئەوەی پارەی بیتێ و زۆرترین زوڵمی لێ بکەی بەبێ ئەوەی کە ماف و حەقی بیتێ هەموو ئەمانە نیشاندەرەکانی وردە خەریکە دەرەکەون ناڕزایەتیەکان خۆپیشاندانەکان گلێ و گازندەکان زیادبوونی هەژاری زیادبوونی بێکاری هەموو ئەو ڕوودا و کێشە کۆمەڵایەتیانە هەموو ئەو ئاماژانن کە لە ئێستادا دەرکەوتون. زۆر باشە ئەمە وەستا بیلال بەڕێزت وەکو ئابووری ناسێک دوجار چ چارەسەرێک بۆ موچەخۆران دائەنەی بۆ ئەوەی کە دەزانین کە سێ مانگجارێ موچە دەدرێت ئەو موچەیەش کە دەدرێت بە لێبڕینەوە دەدرێت و دیار نییە داهاتوی موچەخۆران چێ بێت چارەسەر بۆ موچەخۆران چێت تۆ چارەسەرێک دائەنی بۆ ئەوانەی کە موچەخۆرن بۆی بزانن کە بەو بڕە پارەکەمە ژیان و گوزەرانی خۆیانی پێدابین بکەن. لە پێشووترا باسم لە کۆمەڵێکەوە کار کرد کۆمەڵی ڕێگا و دەرەچە کرد کە گەنجێک هاوڵاتیە کە
ئەتوانێت بگرێتە بەر بۆی کە بتوانێت بەشێک لە داهاتی خۆی زیاد بکە یا سەرچاوەکانی داهاتی خۆی باشتر و چاکتر بکە. پرۆسەیەکێ زۆر جارێکە وترێ با هێلکەکانی خۆت نەخرێتە سەبەتەیەک. لە ڕاستیە ئەگەر بۆ هیچ شوێنە گونجی ئەم قسە و لە زۆرێک لە شوێنەکان ئەگەر حاڵەتێکی جیاواز سەیری ئەم بابەتە بکرێ، من پێتەڵێم لە هەرێمی کوردستانە بێت زۆر زیاتر، چونکە ناکرێت تۆ تەنها چاو لە موچەی حکوومەت بێ و پێت وا بێ موچە چارەسەری باری ئابووری تۆکە و پێت وا بێ داهاتەکانی تۆ باشتر و چاکترەکە. لە تەنیشتی موچابێ بیر لەوە بکەیتەوە کە چۆن نەتوانی بیرۆکەیەکی نوێ، بازرگانیەکی نوێ، پرۆژەیەکی نوێ بەگەڕ بخەی ئەگەر هەست چەندە ئاستەکەی بچووک و سنووردار بێ، چی لەسەر ئاستی چاک، چی لەسەر ئاستی خێزان و لە چی لەسەر ئاستی گروپی جیاوازی بچووکتر. هەرێکێک لەمانە بێ پێکەوە دانیشی بیر لەوە بکەیتەوە پرۆژەیەکی نوێ، بازرگانیەکی نوێ، پرۆژەی بچووک لەسەر ئاستی گیانە بەشێکی گرنگی داهات پێکێنێ کە بەداخەوە لە خراپ بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە کەمکردنەوەی سنوور و تێڕوانینی گەنج و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستانە و تەسیکبینیان تەنها لە چوارچێوەی دامەزراندنێکە خەون و پلانی چەندین گەنج لەبار براوە. لە ئێستادا بێت جارێکی تر بە خۆمانە بچینەوە. ئێمە لە ساڵانی ڕابردووە ئاسمان پێکرد کە چەندین گەنج، چەندین هاوڵاتی لە هەرێمی کوردستان، چەندین کاری نوێ هاتە بازاڕەکان. ئێمە تا ساڵانی پێش 2015 نەمانە بینی لە ماڵانی کووردا نان دروست بکرێ و نان بفرۆشێ، کولیچە دروست بکرێ و کولیچە بفرۆشێ. تەنها لە چوارچێوەی کارگەی گەورەمان بینی. نەمانە بینی کۆمەڵێک دەستی کاری ناوخۆی لە نێو ماڵەکانە دروست بێ. نەمانە بینی کۆمەڵێک کاری نوێی وەکو دلیڤەری و گەیاندن و کۆمەڵی خزمەتگوزاری دیکە دروست بێ. هەموو ئەمانە لە ئەنجامیەوەی کە قەیرانێک هات بیرمان کردەوە کە چی بکەین. من پێم وایە ئێستا 6 تا کۆمەڵێک دەرەچە و دەرگا هەیە، بەڵام بەبێت دانیشین بۆی بیدۆزینەوە بزانین چیمان پێویستە بۆی کاری تازە بکەین، بیرۆکە و ئایدیای نوێ بێنینە بازاڕەوە. بەڵام بەداخەوە کاتێک حکوومەت بەم شێوازە خراپە مامەڵاکە و حکوومەت هیچ پلان و ڕوئیا و بەرنامەیەکی نییە، بەلانی کەم با بۆ خۆمان دابنیشین بزانین وەکو تاک خۆمان ئەتوانین چی زیاد بکەین بۆ خۆمان. چونکە لە ڕاستیە خراپ بەڕێوەبردننی 5 ساڵی ڕابردوو پێمانیوت کە حکوومەت هیچ ڕوئیایەک، هیچ پلانێکی نییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. تەنها گۆڕینی بەڕێوەبردننی حکومڕانیە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەکرێ بڵێن تەنها دەرەچە و دەرگای هەڵبژاردنە و هەڵبژاردنیش لە بەردەم بێئومێدکردن و ناومێدکردنی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە قۆناغی ڕابردوو بشێکی زۆری ڕۆژ بۆ هەڵبژاردن دەنگی دا بەو هێزانەی کە لە ئێستادا زوڵمی لێەکەن. بەشەکەی دیکەش بەبێ ئەوەی بڕاتە بەردەمی سنووقەکانی دەنگدان دەنگی نەداوەوە پێی وا بۆ خزمەتی کردووە کە لە ڕاستیا زوڵمێکی دیکەشی چی لە خۆی و چی لەوانەشی کردووە کە دەنگیان داوە بەوانەی کە پێویست بوو گۆڕانکاری دروست بکەن. هەموو ئەم نیشانەوە ئاماژاندانە پێمانەڵێ حکوومەت هیچ ڕوویا و پلانێکی نییە. ئەگەر بڕیار بێ گۆڕانکاریێک بێتەکایەوە بێ بە هەڵبژاردن بێ و ئەویش هەڵبژاردنە بینین لە بەردەمی ڕەحمەتی هێزی ئەمنی و حزبی ئەمنی لە هەرێمی کوردستانە بەچی دەردێک براوە. ئێمە بێ خۆمان خەم لە خۆمان خۆین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بیرال سعید ئابووریناس، سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناو بڕێک وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتە. دوباره ساوتان لە بەڕێزان کورتی چاوەڵەکانتان پێشکەش دەکەین. میدیای فەرمی حکوومەتی تورکیا ڕایگەیاند لە شەنگەل گورزێکی کوشندەیان لە پەکەکە وەشاندووە و بەرپرسێکی باڵای کەجەکەیان کوشتووە. دەستگای هەواڵگری میتی تورکیا بە ئاژانسی ئانادۆڵی ڕاگەیاندووە فواد زەنگین کە نازناوی سەرهات پاتمس بووە ماوەیەکی زۆرە لەلایەن میت و لە ڕێگەی پێکاتە لۆکاڵیەکانی گۆڕەپانەکەەوە بە دوایەوە بوون و سەرپەرشتی سەرجەم چالاکیە سەربازیەکانی پەکەکەی لا شەنگال کردووە کراوەتە ئامانج. بەپێی ئەو زانیاریانەی دەستگای هەواڵگری میتی تورکیا بڵاوی کردوێتەوە فواد زەنگین بەرپرسی باڵای باڵی سەربازی کەجەگا لا شەنگال ڕۆژانی ڕابردوو لە ئۆپەراسیۆنێکی سوپای تورکیادا کوژراوە. باوتەی دەستگای هەواڵگری تورکیا زەنگین لە ساڵی 1993دا پەیوەندی بە پەکەکەوە کردو و پلانداڕێژەری ژمارەیەکی زۆر چالاکی پارتی کرێکارانی کوردستان بووە دژی سوپای تورکیا. پاش دەرکردنی فەرمانی دەستگیرکردنی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لا گەرمیان بە تۆمەتی ساختەکار لە پسوڵەی گومرگی مەرجی پەروێزخان دادگای لێکۆڵینەوەی خانەقین فەرمانی دەستگیرکردنی بۆ باوکی ئەو ئەندام ئەنجومەنەش دەرکرد و ڕۆژی ڕابردوو دەستگیر کرا.
پێگەی هەواڵی خەندان بڵاوی کردەوە دەستگیرکردنی باوکی ئەو ئەندام ئەنجومەنە لەسەر هەمان تۆمەتی ساختەکاری لا پسوڵەی گومرگی مەرزی پەروێزخانە بە فەرمانی دادگای لێکۆڵینەوەی خانەقین قۆڕەتوو لە گەرمیان و با تۆمەتی ساختەکردنی پسوڵەی گومرگی لا مەرزی پەروێزخان فەرمانی دەستگیرکردن بۆ شێخ وەهاب باوکی محەممەد شێخ وەهاب ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەرچووە و هەر بەپێی فەرمانەکە ناوبراو دەستگیر کراوە. دەستگیرکردنی باوکی ئەو ئەندامەی ئەنجومەنی پارێزگا پەیوەندیدارە بە دۆسیەی ساختەکردنی ژمارەیەک پسوڵەی گومرگی لە مەرزی پەروێزخان بەڵام هێشتا ئەو تۆمەتە بەسەر ئەو ئەندام ئەنجومەنی پارێزگا و باوکی ساغ نەبووتەوە و فەرمانەکانی دەستگیرکردنیش تەنها لە چوارچەوەی لێکۆڵینەوە یاسایەکاندایە. لا سەرەتای ئەم مانگەوە دۆسیەی ساختەکاری لا پسوڵەی گومرگی مەرزی پەروێزخان ئاشکرا کرا و پاش لێکۆڵینەوەکان دەرکەوت چەندین ملیۆن دۆلار پارە بە پسوڵە ساختەکان برا و هەرەو کاتیش دادگای خانەقین بە تۆمەتی تێوەگران لەو دۆسیەی فەرمانی دەستگیرکردنی بۆ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەرکرد. بەرپرسێکی باڵای حیزبی تورکیا ڕایگەیاند بەم نزیکانە عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی چەکدارانی پەکەکە لەسەر تەلەڤیزیۆن دەردەکەوێت. دۆغۆ برنجیک سەرۆکی حیزبی نیشتیمانی چەپڕەوی تورکی لە دیدارێکی تەلەڤیزیۆنی داوتی ئۆجەلان بە شێوەیەکی تەواو کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتەوە و بەم نزیکانە لەسەر شاشەی تیڤیەکان دەردەکەوێت. وتەکانی ئەو بەرپرسە حیزبی تورکیا لە کاتێکدایە عوسمان ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پشتیوانی لە ئاکاپا حیزبی حکومڕانی تورکیا دەکات و باوەڕیشی وایە پارتە بەناو کوردیەکان هیچ شتێکیان بۆ کورد پێ نییە. ماوەی 21 ساڵە عەبدوڵڵا ئۆجەلان لە دوورگەی ئیمراڵی لە تورکیا دەست بەسەرە و لە ماوەی ساڵانی ڕابردووشدا کاری زۆری کرد بۆ ئاشتەوایی لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا. ئەمریکا بەرنامە ئەتۆمیەکەی کۆریای باکوور بە مەترسی بۆ سەر جیهان ناو دەبات ناشی شارێتەوە کۆریای باشوور لە هەڕەشەکانی کۆریای باکوور دەپارێزێت. کۆریای باکوور لە نمایشێکی سەربازیدا چەند موشکێکی کیشوەری بڕی تاقی کردەوە کە ئەوەش مەترسی بۆ سەر کۆریای باشوور و بەرژەوەندیەکانی ئەمریکا دروست کردووە. زیاتر لە 28,002 سەربازی ئەمریکی لە کۆریای باشوور جێگیر کراون و ئامادەن بۆ بەرپەرزدانەوەی هەر هێرشێکی سەر کۆریای باکوور. وەزیری بەرگری ئەمریکا ئەوەشی خستە ڕوو بەرنامە ئەتۆمیەکەی کۆریای باکوور مەترسی بۆ جیهان هەیە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا داوای لە هاوتا سعودیەکەی دەکات پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا سایی بکەنەوە. وەزیری دەرەوەی سعودیەش خۆ لا وەڵامی داواکاریەکەی دەرجێتەوە. لە دوای پێشوازیکردنی لە ئەمیر فەیسەڵ بن فەرحان وەزیری دەرەوەی سعودیا پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە ڕۆژنامەنووسانی وێت چاوەڕێن سعودیا هاوشێوەی ئیمارات و عومان تاوتوی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا بکات و وەزیری دەرەوەی سعودیاش خۆی بەدوورگرت لە قسەکردن لەسەر ئەو بابەتە و تەنها باسی لە هەڕەشە هاوبەشەکانی کرد ڕەفتارە تێکدەرەکانی ئێران لە ناوچەکەدا. کورتێوەڵەکانتان پێشکەش کرا پاش ناوبڕێک دەگەڕێمە وڵاتەوە لەگەڵتان بەردەوام. وڵاتیان وەک دەزانین لە ئێستادا وەرزی پێگەیشتنی خورمایە لەم بارەیەوە هاوکارمان هاوار محەممەد لا گەرمیانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرمونون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە. من ئەندازیار ئومێد جاوید بەگ خاوەن 4-5 باغی خورمای لە خانەقین
ئێستا وەقتی سەرامی خورمایە سەرامی زەهدیە ئەم وەختە پێش ئەوە باران بێتن ئەمە زەهدیەکەیە پێشەوە باران بێتن گەرەک ئێمە بیبڕین دارەکە خورماکە بیبڕین و دەداینە لە ناو کیسە و مەصرفی خۆی دەرناکاتن هەرزانە دوو نەوع خورمامان هەیە زەهدیمان هەیە بۆ استیراد ئەیبەنە هندستان و پاکستان و ئەیبەنە ئەفغانستان و بۆ ئەو شارانە ئەیبەن قیمەتی زۆر کەمە قیمەتی 350 دۆلارە تقریبا 400,000 دینارە بۆ تەنێک هەم مەصرفی خۆی دەرناکاتن تقریبا 20-25 تەن خورمامان هەیە بەخوا مەصرفی خۆی دەرناکاتن. لە خانەقین 10 جۆر 15 جۆر خورما هەیە زەهدیمان هەیە مەکتوممان هەیە خستاویمان هەیە خەضراویمان هەیە تەبەرزەلمان هەیە دگەڵمان هەیە بەس الحەمدلله وەشکر ئێستا 10-15 نەوعی تازە فەسیلیم هێناوە بۆ خانەقین هەمووی صنفی تازەیە صنفەکان چییە مەجهولە مەجهولی مەغربیە عەجوەی مەدینەیە هەنی مەکەیە سعودیە سەقعیمان هێناوە بەرحیمان هێناوە تازە هەمووی ئیماراتی نەسیجیە شیشیم هێناوە و الحەمدلله وەشکر بزانین ئیمساڵ سعری خورما جاری دەرنەچووە تقریبا هەفتەیەتر سعری خورما دەرەچێتن و ئەوە ئەسعارەکانیەتی و مەصرفی خۆی دەرناکاتن و حکوومەتیشە دەعممان ناکاتن بە سەماد و بە موبیدات و بەو شتانە. دارە خورمامان هەیە عمری 140 ساڵە لەم باغیستا دارە خورمامان هەیە عمری 80 ساڵە 70 ساڵە 20 ساڵە خۆی بە 4 ساڵ ئەم نەسیجی تازەکانە بە 4 ساڵ بە 5 ساڵ عمریە بێتن یعنی خورمایا پێد ئەو باقی نەوەڵە ئەو فەسیلە دابنیت 7 ساڵ 8 ساڵ خزمەتی گەرەکە سەماتی گەرەکە پەیینی گەرەکە هەموو شتێکی گەرەکە و صنفە تازەکان باشە ئێستا اتجاهی خانەقین لەسەر برێمە لەسەر بەرحیە ئەو صنفانە تیجاریە قیمەتەکە تەنیا یعنی 4,000-5,000 دۆلاریەکە لە زستانە. دارە خورما ئەم دارە خورمانە لە باپیر و لە باوکمان و تا ئێستا ماوە بۆمان خزمەتیەکەین و خوا کەریمە دوای ئەمە جی لە ترەیەت یا خزمەتیەکەن یا خزمەتی ناکەن. وڵای بینەرانی عزیز و خۆشەویست دەچمە بەڕگەی پەیامنێران و پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە وەردەگرم. ئازاد سڵاوی خۆی گەورەت لێ بۆم کاتت باش ئەگەر بکرێت زانیاری و چالاکیەکانی دەڤەری سۆرانمان بۆ بگوازیتەوە فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێتن لە قەزای سۆران دیارە دوای ئەوەی کەوا پرۆسەی خوێندن لە ئێستادا دەستی پێ کردووە تەنها قوتابیانی پۆلی 1 و 2 سەرەتایی دەستنە قوتابخانەکان بڵێوانە دەخوێنن هەروەها پۆلی 12 ئامادەیش وەکو هاوشەوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بڵێن خوێندن لە پۆلەکانیان نەخوێن بەڵام ئەو قوتابیانی ترکەوە بە ئۆنلاین وانەکانیان نەخوێنن ئەمە وای کردووەکەوە ئەم قوتابیانە تووشی گرفت ببن زۆرێک لە قوتابیەکان بڵێن پێداویستیەکانیان نیە مەشوای کردووەکەوە بارگرانیەکی زۆر و قورس بۆ کەسوکاری ئەم قوتابیانە دروست ببێتن کەواوانە بخوێنن و مۆبایل یاخود ئایپاد بۆترن سەرڕایان بەش دیارە قوتابیان لەوانەکانیشدا لە خوێندنیشدا گرفتیان هەیە کەوا ڕەنگە بە شێوەیەکی وە لەوانەکانیان نەگەن من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر ئەم بابەتە ئەسمەلای مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی لقی سۆران یەکێتی مامۆستایانی کوردستان مامۆستا سڵاوتان لێ بێتن پرۆسەی خوێندن بەگشتی لە سۆران چۆن بەڕێوەبردرێت. ناوی خۆی بەشەی میهرەبان سڵاو لە ئێوە لە بینانی خۆشەویستی کەناڵی پەیامیش سەبارەت بە پرۆسەی خوێندن ئەم ساڵ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوە بڕیاریدایە بەڕاستی ئێمە هەر
لە سەرەتا وەکو شەمەسانی کوردستان ڕاماگەیان کە ئەم شێوازەی خوێندن شێوازێکی زۆر مەترسیدارە کە خوێندن بەرەو نەمان ئەبا نەک بەرەو پێش بباتن بەتایبەت شێوازی ئەلکترۆنی یان ئۆنلاینە ئەوە هەم لە ڕووی اقتصادیەوە ئەرکێکی قورسی دروست کردیە هەم لە ڕووی ئەرک و تزامات شەو لە ماڵەکان شێشی قوڵی نایتەوە بۆ نمونە ئەو منتیقی ئێمە کە منتیقێکی تایبەت منتیقی شاخاوی زۆرە کە دێهاتی زۆری بەسەرەوەیە کە تایبەشی زۆر لە گوندەکان ئەخوێندن زۆر شوێن هەیە کە بەداخەوە ئینتەرنێتیشی لێ نیە زۆربەی ماڵەکان کە هەژارن خەڵکی لە کەم دەرامەتە دەستکورتە فەلاحە ناتوانێت ینی ئامێری زیرەک دابین بکات و ناتوانێت مەسەفی ئینتەرنێتەکەش بکاتن ئەمەک بنمونە دوێنێ پێوەدیم کرد بە یەکێک لە کۆمپانیەکانی ئینتەرنێت وتم ئەگەر بمانەوێت خەتێک ڕابکێشین ئێستا لەو کاتەدا کەی دەتوانن بۆمان بەستن وتی مامۆستا دوای 12 ڕۆژی دیکە 500 ماڵ لە پێش تۆ سڕی گرتووە کە شەبەکەی ئینتەرنێتیان بۆ بەستین من بیرم لەوە کردەوە ئەو 500 ماڵە ئەگەر هەر ماڵی دوو نەفەری تێدا بێت ینی دوو قوتابی تێدا بێت ینی 1000 قوتابی لەسەدا ئینتەرنێتە ئەم دواکەون بۆیان ناخوێندن کەواتە ئێمە هەر سەرتاوە زانیمان کە مەسەلەی پرۆسەی خوێندن بەو شێوازە بەڕاستی خوێندن ئەباتە لێواری مەرگ زۆر خەتەردارە قوتابی نەفێری علمەکە ئەبێت نەفێری پەروەردەکەش ئەبێت بۆیە حکومەت ئەگەر خەمخۆری ئەم قەزیە بێت بەڕاستی ئەبێت بەجددی خەم لە پرۆسەی پەروەردە بخوات چونکە پرۆسەی پەروەردە کەتی پەروەردە بەردی بناغی هەموو گەلانێکە ئەگە پەروەردە هەرز بێنێت کۆمەڵگە بەرەو پاش ئەچێت بەداخەوە حکومەتی هەرێم زۆر بێباکانە ینی خەمخۆری ئەم قەزیە نەبوو چۆن بۆ هەموو کەتەکانی دیکە پرۆسەکانی دیکە خەمخۆر نەبوو خەمسارد بوو گوێ پێ نەدا گوێی بە پرۆژەی نیشتیمانیی کوردستانیش نەدا وەکو پێوی سۆری نەگرت هەر ئەوەی کە خۆی پێی باش بوو ئەوەی ڕاگەیان ئێستا ئەمە بینین ئەوەی من تابعەم کردەوە قوتابیانێکی زۆر لە ئێستادا نەیانتوانێت بستنە ناو خوێن ئەلکترۆنیەوە نەبوو وەکو پێویست قوتابیەکە ناتوانێت بەکاری بینیت ئەو ئەرکێکی قورسی لە ڕووی داراییەوە دروست کردی لە ڕووی ئەرک و جەمەش لە ماڵەوە شێشی بۆ ماڵەوەش دروست کردی کاریگەرێن نەرێنیەکانی بڵین ئەم جۆرە خوێندنە چی ئەبێتن لە داهاتوودا لە داهاتوو یەکێکی قوتابی فێری تەمەن خوێندنی ئەلکترۆنی یاخود بن ئۆنلاین نووسینی تێدا نییە نووسین تێدا قوتابی لە نووسین دوور ئەکرێتەوە کە نووسین بنەمایەکی زۆر زۆر گرنگە لە مەسەلەی پەروەردە و فێرکردندا لێ پێچینەوە و متابعە نییە هەڵسەنگاندنی قوتابی نییە قوتابی کە ڕۆژانە مامۆستا نەبێنێت بەروەڕوو لەگەڵ دانیشێت پرسیاری نەکات لە قوتابیەکەم پرسی کە ئێستا داخلی ئۆنلاین بۆ گوتم چۆن دەیبینی گوتم مامۆستا گوێم لە دەرسێک لە دەرسەکان گرتووە سن پرسیارێکم بۆ دروست بۆ تا ئێستا ناتوانم پرسیارەکان ئاڕاستی مامۆستا بکەم ئەو پرسیارانە بە فەراغی ئەمینەوە ناوناخی قوتابی وەڵامەکە وەربگرن خۆی لە خۆیان کێشەی بۆ پەروەردە دروست کرد نەک بڵێ کێشەی پەرە چارەسەر بکات ئەوەی حکومەتی هەرێم کردی پێم وایە لە دڵسۆزی نەبوو بەڵکو ویستی ئەرچی سەرشانی خۆتۆزە سوک کات بەو شێوەیە برێتێک ئێستا قوتابیەکان پەیڕەوی ئەکەن بەداخەوە کە ئەوەش شێوەشی سەرکەوتوو نییە لە ناو پۆلیسدا بە هەمان شێوەی کە ئێستا ئەکرێت ئەویش بە هەمان شێوە وەکو پێویست خۆی پێ نادرێت سواز بۆ بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی لە دۆرانی یەکێتی مامۆستانی کوردستان بەڵێ شەیداخان وەکو مامۆستا ئاماژەی پێدا دیارە قوتابیان تووشی گرفتێکی زۆر بوون خۆی خوێندنی ئەلکترۆنیەوە جیاواز لەمە زۆر سپاس بۆ پێمنێرمان ئازاد و مەراوەی سپاس کە ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان بەڵێ ئازیزان تەوەری دوێمی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ڕۆژی جیهانی گۆچانی سپیکە لە دەرەوەی ستودیۆ هاوکارم جەلال پێشکەشتانی دەکات جەلال ئەسڵاو دێبێ و دێمە لای بەڕێزت بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو بەڵێ کاکی گیان مامۆستا گیان بە ئیجازەت فەرموو ئەم پیاوە دوو برام لەبەردەم کامێرەکە وەستاویەکە بچیتەوە لاوە مەمنونم فەرموو کورسێمان بەرێ ئەم کورسێمان بەرێ فەرموو وەرە لێرە دانیش دێ فەرموو دانیش با لێرە بێ دایە گیان باشە ئاسایی ڕووکەرە ئەولا تۆزێ وەرسوڕە بۆ ئەولا باشە دێ دەست تۆش خۆش بێ بینەرانی یازی سڵاوتان لێبێ سڵاو لە تۆ شەیدا دیارە تەوەری دووەمی پایانی ڕۆژێم ڕۆمان قسەکردن لەسەر ڕۆژی جیهانی گۆچانی سپی وابزانین ئەم ڕۆژە چی تێدا ئەنجام دەدرێت و دیارە ئەم مەراسیمە تایبەتە بە نابینایان و لە هەرێمی کوردستان بزانین تا چەندە ڕێز لە نابینایان دەگرن با بێهینە بەر چاومان ئەگەر
بۆ چەند خولەکێکیش بێت چاوەکانمان بنوقێنین بزانین دنیا چۆن دێتە بەرچاومان بزانین ئەو کاروبارانەی کە ڕۆژانە ئەنجامیان دەدەین چۆن بۆمان بەڵێ بەڕێزان وەگا ماژەمان پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە و کە ئەم گۆچانش تایبەتە بە نابینایان کە هاوکارمان جەلال لە دەرەوەی ستۆدیۆ پێشکەشی دەکردین پێم وابێت گرفتێک دروست بووە لە پەیوەندیەکەدا تا و کاتێکا گرفتەکەمان چارەسەر دەبێت دەچینە لای ڤیتیە کە هاوکارمان ئەمجد لە دهۆکەوە بۆی ئامادە کردوین کە تایبەتە بە لیژنەی ناڕزایی مامۆستایان لە دهۆک فەرمونون با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین دواتر دەگەڕێنەوە وڵاتە. ئەکی سیستەمی ئۆنلاین سیستەمێکی سەرکەفتینە بیت چونکو کێشەیە تووڕێ ئینترنێت مەگەلەکەنە خەلکێکی قەیرۆنەدانە پێچێنەوە بیتن و یعنی چونکو پارەوی زیدە گیرانە و تو بکری بخوب کە فاتورە پارێکی زیدە لێت چیتن و ئەف کێشە تا هەمی و خەلکێکی فێری وی سیستەمی نەبووە لەوما ئەس بینم یە سەرێ ساڵێ سەرکەفتی نابیتن کێشەیەن مەزن دەبوو چێبن چونکو ناوە هوڵێن خاندنێدا پەروەردە سەر نەگرتیە و نەشیاک و ئەوە پێدوی بێتە ئەنجام نەدا چاکو شێوازەکە ئۆنلاین ئەس تەوەقع وێ ئێکێتکەم و سەرکەفتی نابیتن. ئەکید دبیسەکەی مەسەران مامۆستا وقتی درونی بیت تکدان وقتی موچنه بیدن وقتی کیشه بوید خزانه‌ای داشته بن نشدن جوانک که آوکته و خالق گلک گیرنگ براستشی دیسان گرتن ما مستعاب ترساندن و چوساندن و کل نویرن دخواست ما فتخو بگن اول لایگی دی اول بوسم حتی دوکی خوشی و کو مثلا زون ضرب گشتی از بجم چه دوک چه حولی چون کو شیروانی الحولی هاتیه گرتن و بشوازه که گلک دیری مدنی دیری شهرستانیت یعنی بسر مالایی دا گرتینت برچا وین زارو که توی گرتیه یعنی توی جی صبای او زارو که مزن بد یعنی دی کسک شوی چه بدن یعنی دی درونوی آنجا هزر توی برانبری هزن اولهیه دی چابن افرک خراوین جهانی بیتن مثلا نکارن کو ما مستاش نوازیندانه بینه داره بله اوه همی بوسم عطا هرم کریده چونکو رکراون ما فهمیروی جهانی اونا همیا دنویسن به بالگه و دیکومنت دفل کردینه. والله اگر ما مستدل شد گوهرزی شنگال و کرکوک و مخمور بردابان خودت نوازیندان داند بو اگر دلشاد گوهرزی بیرت نفته همی قرخ کر بابو بنامالا خوب خودت نوازیندان داند بو اگر دلشاد گوهرزی دست خود کر باد ناف دست دشمنی دار ناف دست ترکا دار ناف دست ایران دار نوازیندان داند بو چون کو مروه که پاقشه یعنی اف هری ما ایرو که 28 میلیارد دلار ما مستاد شد گوهرزی قرارداد کرد با ایرو که نوازیندان داند بو لو ما یعنی ما مستبدل برواری داخل ما فت خلک کی همی کردی سر انیت خرابونی هاتی از زندان کردن شیروانی سر مالایی دا گرفتی و را 10 سالات خوب این ترزه تا که گنجه که 20 ساله 18 ساله امید باروش که یعنی اول نزدیکی 5 روز نوازیندان دا ایدی والله بینەرانی عزیز و خۆشەویست دەگەڕێمەوە لای هاوکارم جەلال محەممەد بۆ پێشکەشکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەمان جەلال دەگەڕێمەوە لای بەڕێزت فەرموو تەوەری دووەمی پرۆگرامەکەمان پێشکەش ئەمە کاتەکانیت لە هۆڵە ئەو مەراسیمەمانە کردووە و ئەمڕۆ تەمەەن بواری تەندروستی ڕێگەنە بۆی کە لە هۆڵێکی داخراوە بێ کە هەناسەکان زیاتر بەیەکە بچن و کەسەکان لە یەکەوە نزیک بن و هۆکاری نەخۆشەکە بڵاو بێتەوە بۆی ئێمە وەکو نابینا نامانێ بەڕاستی ئەو بابەتە لەسەر ئێمە بکەوە بەڵام ئەوەی کە ئێمە بیرمان کردووە کە لە ساحەیەکا بێ ساحەکە بەتاڵ سەر بەتاڵ بێ و کورسەکان تا ڕادێ لە یەک دوور بن و دەمامک بەکار بهێنرێ بۆ ئەوەی ئەم نەخۆشە لە ئێمە بڵاو نەبێتەوە ئەوە بۆ زیاتر مەبەستەکە. بەڵێ بەتەمە خۆتان ئەشنان بەوەی کە ئەمڕۆ قەیرانەکان کاریگەری لەسەر هەموو شوێنەکان بووە و حکوومەت
هیچ ڕۆڵێکی نەبووە لە ئەو داهێنانەی کە ئێمە بیکەن هەموو ئەوانەی کە لە پشتمان بوون هەمووی خەڵکی خێرخواز بوون و پیاوەسپیەکانی ئەم شارە وایان کردووە کە هەمیشە ئێمە بەسپی دەرکەوین و گۆچانە سپیەکانمان دەرکەوێ و پیاوەسپیەکانی ئەم شارە بۆ کە هەمیشە لە پشت ئێمەوە بوون و ئەوان خزمەتیان بە ئێمە کردووە چونکە ئەگەر ئەوان لە پشت ئێمە نەبوونا هیچ لە داهێنانەشی دروست نابوون بۆیە ئێمە بەردەوام خۆمان بە قەرزاری ئەو بابەتانە ئازانی و سوپاسگوزاری لە بەرامبەر هەموو ئەو کەسانی کە هەنگاوێک دەستی ئێماگرن کە لە پشت کارەکانی ئێمەوەن و ئێمە بڕارێن کە هەمیشە لە خزمەتی نابینە نابین و بتوانین بەردەوام لەسەر پێی خۆمان بوەستین و ئەو خزمەتانەی کە تایبەتن بە نابینە بتوانین برێویان پێبین و نابینا وا لێ بکەین کە خۆی خاوەنی پیشە و داهاتێکی خۆی بێ. کاردا لە شوێنە قەرەباڵغی و گشتیەکاندا تا چەندە ڕێز و هاوکاری نابینایان دەگرن تا چەندە ڕێستان دەگرن لە شوێنە گشتیەکانە هاوڵاتیان. ئەمانەوەی کە بەڕاستی جێی دڵخۆشیە لە ڕێی کەناڵەکانی بەڕێستان و هەموو ئەو کەناڵانی کە بەردەوام ڕێنمانیان بڵاو کردوێتەوە زۆر گۆڕاوە کاتێکە لەسەر شەقامێک گۆچانێکی سپی پێەیە هەڵگری گۆچانی سپی یەکسەر ئەزان نابینایە شۆفێرێک بە خێراییە دەکسەر هێواشەکات و ئەزانێ ئەو کەسەی کە هەڵگری گۆچانی سپیە نابینایە زۆر کە جار کەسێکێتە بەردەم و بەڕێزەوە ئەڵێ ئەم کاتت باش چۆن هاوکاری بکەم پێویستە بەچی هاوکاریەکە بیکەم ینی ئەمانە هەمی گۆڕانکانی کە لەم شارە دروست بن شاری شاران شاری ڕۆشنبیری شاری کاکەحمەدی شێخ کە لە سەردەمی کاکەحمەدی شێخەوە مێژووی ئەم شارە نابینا بووە نابینا بەشێکن لە مێژووی ئەم شارە کە ئەو کاکەحمەدی شێخ هەموو ئەو نابینانی کۆ کردەوە فێری قورئانی پیرۆزی کردوون ئێمە کاڵێن ڕۆشنایی دڵمان ڕۆشنایی بە قورئانی پیرۆز و هەمیشە قورئان بەشێک بۆ لە ئیشەکانمان و وای کردووە کە باوەڕمان بە خۆمان بێ و خۆمان لەسەر پێی خۆمان ڕاوەستین هەر لە سەردەمانی زووەوە هەتاکو ئەم ڕۆژ نابینا کە یەکی گرت پێ و نزیک بوو بە لەیەکەوە زیاتر حوجرەکان کۆی کردوونەتەوە بۆی کە لە ڕێی قورئانی پیرۆزەوە ئەم ڕۆژ کە زۆربەی نابینەکان ئەخوێن و زانکۆ تاواکەن بەداخەوە زۆری نەمان زانکۆیان تاوا کردو بەڵام دانەمەزراوە لە شوێنێکە جێگەی بۆ نەکراوەتەوە ینی یەکێ لە داواکاریەکانمان کە ئێمە چەند داوایەکمان هەیە بۆ پەرلەمانی ئیمڕۆ ئاڕاستەیەکەین یەکێک لەوانە ئەوەیە کچێکی نابینا کاتێکە هاوسەرگیری ئەکا لەگەڵ کوڕێکی نابینا کە لە 100% دەربکیان نابینان بە یعنی شوێنی وشتە جێبوون و ژیانێک بە ئەوانە دابین بکرێ یعنی باوەڕتان بێت لە ساڵێکە سێ کچی نابینا ناچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە لەگەڵ کوڕێکی نابینا یعنی سێ کەس کەی ڕێژەیە ئەگەر پەرلەمانتارەکان هەرێکی یەک گەڵاشدانن مانگانە 14 دەفتەرەکە لە ساڵێکە یعنی 5 خێزانی وای پێ دەستەبەرەکرێ بەڕاستی ئەو گرفتانی کە دێتە پێشەوە بۆتان مامۆستا عوسمان لە پرۆسەی هاوسەرگیری لە بابەتە کۆمەڵایەتیەکانی تر چی و چین جیاواز لەم ئەگەر زیاتر قسەی لەسەرکەوە پێی ئەمڕۆتان چیە بۆ لایەنە پێوەندی بەڵێ ئەوەی کە زۆر جێداخەیە دڵتەنگمانەکە هەمیشە فلمەسکی چاوەکانمان بۆ خوارەوێت و هەمیشە دەروونمانەوەژەنەوە لە ناخەوە شادنین ئەوەیە کە چینە پرۆسەی هاوسەرگیری یاخۆ چین بۆ داوای کچێ بۆ کوڕێکمانیان بە پێچەوانەوە یەکەم شێت ئەوەیە ئاڵێ ئیشی چییە کاتێ نابینای زانکۆی تاو کردووە بە 150,000 خێزان بەڕێ ناچێ و 150,000 بە 2 مانگ بە 3 مانگ جارێک وەریگری خێزان بەڕێ ناچێ کاتێک ئاچیت داوای کچێکەکەی بۆ کوڕێکی نابینا ئەگە کچەکە چاوساق بێ لەم کاتێ یان بە پێچەوانەوە ئەو کێشەیە دروستە بێ کە ئەڵێ چۆن نتوانێت بەخۆی بژێنێ ئەم چۆن نتوان دەستە پێی خۆ بزای خاوەنی داهاتێ نەبێ خاوەنی پیشەیەک نەبێ ئەی چۆن کرێی پێ ئەدرێ ئەی چوار ڕۆژەکە مناڵێ بێت چۆن ئەژی ئەنی دەیان کێشە دروستە بێت لە بەرامبەر ئەم بەربەست دروستە بێت لە بەرامبەر ئەم پرۆسەیە کە پرۆسەیەکی پیرۆزە کابێ هەمیشە لە ڕووی دین و ئینسانەتەوە ئاسانکاری تیا بکرێ زۆرجار خانمێکی چاوساخ ئامادەیە هاوسەرگیری لەسەر کوڕێکی نابیناکە یان بە پێچوانە کە کەمترە کوڕێکی چاوساخ کچێکی نابینابێنێ بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی کێشەکان زۆرە. زۆر باشە مامۆستا عوسمان پەیامی ئەمڕۆتان بۆ لایەنە پەیوەندیدارەکان یادداشتە یا هەروەکو پەیامێکی ئاساییەوە ناوەڕۆکێ لە چیا خۆی بینێتەوە پەیامان ئەوەیە کە ئێمە ئەم بۆنە مناسەبانە بەرز ڕاگرین و پیرۆزەکەین بۆی هەموو کوچ و کەلەبەرێکی ئەم وڵاتە هەموو ئەوانەی کە گویان لە ئێمەیە لێمان تێبگەن ئەو خواست و داواکارانەی کە هەمانە بەڕاستی وا بکات کە بگاتە پەرلەمان و حکومەت و هەموو ئەو کەسانەی کە دەسەڵاتدارن بتوانن خزمەتی بەچین و توێژی کەمەندامان و نابینان بکەن. زۆر باشە مامۆستا عوسمان دیارە مەراسیمەکەش ئێستا جەنابەت بانگێشتەکەن کەمێکی تر بۆیە جەنابەت دیز نەدەین بڕۆ لەناو مەراسیمەکەوە زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان ناوی دێمە لای کاکسەروەر ئەگەر مایکەکەمان بدەیتەوی دێنە کاکسەروەر زۆر سپاس دەکەم کاکسەروەر زۆر سپاس بۆ دەرفەتە کاکسەروەر دێمە لای جەنابەت دەمەوێت بزانم ئەم داهێنانەی کە کردوتە چییە ئەم واهێرانە چییە بەدەستەوە ئەمانەی کە من دەیبینم یانی دەبێت بەهرەیەکی باش توانایەکی باش دەبێت هاو کاتێک کە بتوانانی ئەمە ئەنجام بدەیت
وڵای سەرتا سپاس بۆخوای گەورە چکە هەر زانستێکی باش کە هەبێ لای خواوەیە و منونی توانی بێتم بە باشە بەکارمێناوە ئەم ئامێرانی کە بەدەستمەوەیە پێش بچین لای سەعاتەکە ئەمێ باسی ئەمانە بکەم ئەمەیان ئەم دوانەوەکو پرۆجێکتن زیاتر جارێ نەخرەونەتە بواری جێبەجێکردنەوە بەس ئینشاءڵڵا ئێستا دوای ئەمڕۆ یەکەم ئیش ئەمانەیە کە ئیتر وەکو سەعاتەکە بخرێنە بواری جێبەجێکردنەوە ئەمەیان مدالیایەکە طبعا بەو شێوەیە ئاوا گەورەیە بەڵام کابێ بە مدالیا وکو مدالیایەکی لێکی بە کلیلەوە کاتێکە چەپڵەلی بە زمانی کوردی ئاگدار دەکاتەوە کە ئەو شتە لە فڵانەش بۆ نمونە کلیلێکە پێوە کردووە پێتەڵێم بۆ من کلیلەکە لە ناوماڵە لێون بۆ بە کوردی پێت ئەڵێ ئاگدار دەکاتەوە کە ئەو کلیلە لە شوێنێکا کەوتووە ئەمەشیان ئەمە وەکو شێوەکەی دەمانچەیە چۆن ئەڵێ بۆ کۆرۆنا ڤایرۆس تێستەرێک هەیە ئەمەش تێستەر دەتوانین وەکو کۆرۆنا ڤایرۆس بەکاربیێنی بۆ تێستی کۆرۆنا و لەمان کەشە ئەو دایکانی کە مناڵیان هەیە بۆی کە وەکو گەرمی پێ و بەرنامەکەیان لە گەرمی لەشی مناڵەکەیان بێتوانن وەکو گەرمی پێ و بەکاری بهێنن بۆ پیاوانی گەرمی لەشی مناڵەکەیان ئەمەش سەعاتەکانە طبعا ساعتەکان بە چوار ڕنگ بەردەستە ڕەش و شین و ڕەساتی و سپی ئێستا منم دوانی کە لە بەرز خۆمایە پلەی گەرمی تایە ڕۆژی ساڵنامەی کوردی تایە ساڵنامەی زاینی تایە سعاتی تایە ناوی ڕۆژەکانی هەفتەی تایە و لە هەمان کاتە دوشتی زۆر تایبەتی تایە ئەوانیش بۆ من لە چلەی هاوین و زستان نابیت پێتەڵێ ئەم ڕۆچەنی چلەیە ئێستا ئەگەر بە نمونە چواردەی 2020 وەرگرین پێتەڵێ ئەم ڕۆسیوێکی چلەیە و لە هەمان کاتشا پێتەڵێ ئەو ڕۆژە چی ڕۆژێکی جیهانیە ئەگەر وەکو تێستی شتێسی بکەین کاتژمێر دەوت سیویەک خولەک 15 دەی 2020 ئێستا ئەمڕۆ 15 دەیە بەڵام گەر سەرکی پێتەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە ئەمە تەواوی ساڵ ڕۆژەکانی تیا خەزن کراوە بێگومان تەبان ئەمە خۆی بە زیرەکی دەستکرد ئیشەکە ئای من نەهاتوم یەکەیەک ڕۆژەکان دیاریکەم بە بیرکاریانە بۆم ڕێک خستۆتەوە ئیتر خۆی دیاریانەکە بۆن من ساڵامی کوردی زاینی زۆر جیاوازیان هەیە بەیەکەوە بەڵام مناتوم بە یاسایەکی بیرکاریانە ڕێکم خستونەتەوە ئیتر خۆی جیازەکە هەمووی ڕێک خاتەوە اینجا تۆ گەر سێرکە ئێمانە گەر بە ساوند تراک بیژمێری بە سەعات لەوانەیە زیاتر لە 1000 تراکی بێ بەڵام من تەواوی ئەم جیازە 193 تراکم بەکارێناوە یعنی تراکان زۆر کەمترە لە چاو هەموو ئیشێکی کاسان گەرگۆ گرین 23 ڕزبەری 2720 کوردی ئەمە ساڵامی کوردی بوو ئەگەر ئەوەی تریان بەکاربێنین ئەوەی تریان میقاتم کرۆ بۆ چواردەی دوو 2020 تاوان بۆ یکرم بە چواردەی دوو بۆ گوێمان لە چلەی زستان بێت بەحسا بێم میقاتە بێت لە زستانەی سیویەک ڕۆژ لە چلە تێپەڕیوە سیوەک ڕۆژی چلە تێپەڕیوە چی تری تایە جیاواز لە بەروار و لە کاتژمێر و ئەمانە چی تری تایە ئاگدارکەرەوەی تایە بۆ نمونە تۆ تەوقیدەکەی بۆ شەشی بەیانی خەبەرەکاتەوە ئەوەی تایە و ڕێژەی پاترێکە و پیاڵە بۆی کە بەردەوام ئاگداری پاترەکەی بیت کە شەحنیدا بەزیوە یاننا و لە هەمان کاتاوتمان ناوی ڕۆژە جیهانیەکانی تایە کە مشتێکی تازەیە ساڵامی کوردی دیسان شتێکی تازەیە کە هەتا ئێستا هەر نەبووە ساڵامی کوردی لەگەڵەوەی کە جیازەکە خۆی تازەیە بەڵام ساڵامی کوردی و ڕۆژەکانی چلە بە تایبەت من دووشتە هەر ئەتوانم بڵم تایبەتە بە کورد زۆر باشە گۆچانەکە باسکە گۆچانەکە ئەو پرۆژێکی پێشترمان بوو کرا ئەو ینی متەتەور بووە ساڵ جیاوازی هەیە ئێستا وڵایی ڕێژە لە بەردەسا هەیە وەکو ڕێژە لە بەردەسانیە چکە ئێستا حالن لە تێستا ئەمەوێ GPS بۆ زیاوکەم بەڵام جارێ ئەمەوێ شتەکان تێستکەم بۆی کە لای خۆم ئێستا بۆن منە ئەمانە لە تێستان ئێستا حالن ئەمە لە تێستا ئەویش هەر لە تێستا ئەمەوێ جارێ بزانم ئایا GPS بۆ کوردستان سەرکەوتووە بێت یان نا چکە هەندێک شوێن هەیە بۆ بە کۆڵان یعنی سا بۆن منە من چەند شوێنەزانم بۆ بە کۆڵان و ماڵیش بەڵام سێرەکە لەسەر GPS هێشتا دیاری نەکراوە بۆیە بزان مەگەرانە ببێتە کێشە ئەو کاتە ئەوە سەرکەوتو ناوێت بەڵام لەمان کاتە هۆڵین کامێرای بۆ زیاوکەین بۆی کە بۆ منە مایکە کە بەدەست منەوەی بینی بیناستە بڵێ من مایکە زەلامێکی بینی بڵێ ئەمە زەلامە دارێکی بینی بڵێ ئەمە دارە ئاگداری کاتەوە ئەوەی کە پار دروستم کرد تەنها چاوی پێ بوو ئالتراسۆنیک بۆ ئەڵێن شەپۆلی سەروی دەنگێنار دووەرێ گرتەوە بە پێی ئەوە پێوێتی شتێک لێ و دوورەیان نا بەڵام ئەمەی بیکەم بە کامێرا کە زیرەکتر بێ شتەکان بناسێتەوە زۆر باشە گۆچانەکە چەند نەتوانین دروستی کەین کە لەوەی لە بەردەسا بێ بۆ خەڵکێک کە نابینایە یا ڕێژەی نابیناکانمان لێرە زۆر یا ئەوەیە کە هێشتا هەر کەمن ئەگەر بمانەوێ بۆن منە و گۆچانە ڕێژێکی زۆری لێ دروستکەین نەبێت چی بکەین وڵای بێگومانەوە بێ لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری بکرێن چکە ڕاستەکەی من وکو خۆم
تەنها ئەوەی کە لەسەر شانی منەوە ئەوش کە توانم بێسابی کەم ئەوەیە کە بە نرخێکی کەم بۆیان دروستکەم، یعنی من ناتوانم بۆ منە عەدەدێک دروستکەم. تۆ داهێنانەکەت کردووە؟ بێگومان من ئەوەی کە لەسەر من بۆ کرا، وەڵامی ترەوەی کە لەسەر لایانی پەیوەندیدارە ئەوە خۆیان نەزانن ئایا هەڵەچەند پێیان. یەک گۆچان بەپی ئیش کەوتوێ ئێستا بۆ منە ئەگەر ئەو نیزامی کامێرایی لەگەڵا بێ بەس کامێراکە خۆی بەسەری $59 یعنی کە داوایەکە بەبێ هاتنەوە ئەم شتانە بە $59 تقریبا چێتە $150 یەک گۆچان. بەڵێ ئەمە دروستکردنی کۆمپانیایەوێ یا شەریکەیەوێ هەر ئاوا دەستکاری دەستی بۆ نمونەیەکی وەکو جەنابتیەوێت. من خۆم خۆی ڕاستیەکەی گەرتوان لە وڵاتی دروستکەن ئاساییە کە موهمەیە خزمەتەکە بکرێ، بەڵام ئەگەر لێرەش بێ من خۆمەتوان بیکەم سا چۆنم سەعاتاوە کە سێرەکەی ئەڵێ لاانە شەریکەیەک دروستی کرد بێ قەباغشتی هەمووی کامل پێوەیە ئەویش ئەتوانم هەر بە هەمان شێوە دروستی کەم، بەڵام ئیتر ئایا ئەو کاتە عادەدەکە گەر زۆر بێ بێگومان ناتوانم میش بەتەنیا دروستی کەم. چەندی پێ ئەچێ لەوەی کە خۆ دروستیەکەی هەردانەیەک خۆی یەکەم دانا چونکە سیستەم و پرۆگرام و ئیشی دەنگ و ئیشی PCB و دیزایانی ئەم قەباغ و ئەمانەی بۆکەی تقریبا مانگنی بۆ 2 مانگی پێچێ، بەڵام دواتر کاتێکە هەموو شتەکان هاتە سەرسکە دانەیەکی وا لەوانەیە 3 ساعت 4 ساعتی پێ بچێت تا دروستەکەی. زۆر باشە. ئەوەی کە جەنابەت لەگەڵ نابینەیانە تێکەڵی توانیوتە بۆ منە گۆچان کە گرنگترین شتە بۆیان داهێنانێکیان بۆ بکەی زیرەک گۆچانێکی زیرەک دروست بکەی ئێستا خۆیان بۆ منە بەرەبەرە وای لێ دەستبێنێ پێویستیان بە کەس نابێت بە گۆچانەکە خۆیان نتوان بڕۆنە بازاڕ و بێنەوە. نابینا پێویستی بە چیتر هەیە لەوەی کە تۆ بە زیرەک بە ئامێری زیرەک بۆیان پڕکەیتەوە؟ وەڵا ئەوە پرسیارێکی جوانە کرد چکە ویستم باسی شتێ بکەم هەر لەگەڵ پرسیارەکەی تو یەکە گرێتەوە بەتەمام یاریکیان بۆ یاریەکە دروستکەین سا لەگەڵ سنتەر لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کار لەسەر ئەوەکەین یاریەک دروستکەین بۆ نابینان یاریەکە دیسانەوەی بە ئای ئیشەکات زیرەکی دەستکرد خۆی پرسیار دروست دەکات بۆ نمونە پرسیارێک لەیەکە ئاڵێ ئەحمەد چوو بۆ بازاڕ 3 کیلۆ تەماتەی کڕی 4 کیلۆ کولەکەی کڕی یەکی ئەوە پارەیە ئایا چەندێکی پێماوەتەوە پارە ینی بەردەوام پرسیارە لەکە بەردەوام پرسیارێکی بیرکاری پرسیاری کۆمەڵایەتی بیانی چۆن جەدوەلمان پڕەکردەوە جاران بەڵام ئەمیەت خۆی بە زیرەکی دەستکرد دووسێکاواتە تۆ بێزار نابی بڵێن 100 پرسیارتیان 100 پرسیار تەواو دووبارەوەتەوە بە ملیاران پرسیار کە پێڵی زیرەکی دەستکرد یانتر خۆی ئەم جیازە توانایوە هەیە پرسیاری نوێ دروست کات هەموومانە بێ سبەینێ پەیوەست بن بە ئەنتەرنێتەوە یاخۆت نا بۆ نمونە من ناوی لیستێک دروستەکەم ڕاستیکە سەم ناتوانم بەورەکەی تەواو باسی کەم بەڵام لیست ئەو زیرەکی ئایا دروستەکەم من داتابیسێکی لەگەڵا دانێم ئیتر لەم داتابیسەوە سەرچاوەکانی خۆی وەرەگرێ پێویستی بە ئینتەرنێت نابێت لەو کاتەیە بەڵام جیازەکە تایبەتمەندێکی تریشی هەیە کە ئەوە ئێستا ئینشاءڵڵا لەگەڵ ئەم دوو ئیشە لە پرۆژەیان تایبەتمەندەکەی ئەوەیە کە ئەتوانی وەکو کۆنسوڵێک بەکاربێن تۆ چۆن بۆ نمونە سیدیەکەت هەیە لە ماڵەوە هەر نوع شریتێکی تێ بکەی خوێنێتەوە ئەم کۆنسوڵەش یاری تێیەکەی حتا حاسیبەش دەتوانین بۆ نمونە پرۆگرامی حاسیبەکە دروستم کرد پێویست ناکات دووبارە بێن جیازێکی ترکردن و پارەی پێبن هەر لەسەر ئەم جیازەی کە پێیانە چۆن مۆبایلەکە بەرنامەیەکی تێیەکەیت هەمان حاسیبەکەشان بۆ داخڵەکەم و کاتە حاسیبێکی بە زمانی کوردی بەکارەهێنن زۆر باشە ئەمە لە ڕووی بۆ نمونە بیرکاری و هەندێک پرسیار و ئەمانەوە لە ڕووی پێداویستی ڕۆژانەیان چی ئەکرێ بە زیرەک پڕیکەینەوە هاوشێوەی گۆچانەکە بۆ نمونە ئەم گۆچانە ئایا خۆگەر بە GPS بێ بۆ شەقامەکان باشە بەڵام ڕەنگە خۆ بۆ ناو ماڵ باش نییە چی بکەین بە تایبەتی ئەوانەی کە ڕەنگە لە مەرحەلەیەکی تازەیە ببنە نابینا بە هەر ڕووداوێکە بێ ئەمانە لە ڕووی دەرونیەوە زۆری ئەوێت تا بتوانن لە ماڵەکەی خۆیان و لەسەر کۆڵانەکە و لەسەر بازار ڕابێن لەوەی کە بتوانن بەبێ ئەوەی کەس دەستیان بگرێ و هاتوچۆ بکەن بێگومان ئێستا من تقریبا 2 مانگ لەوم پێش لەگەڵ مامۆستا عوسمان باسیەوەم بۆ کرد طبعا خۆم زۆر کەم سەردانیانەکەم بەڵام بە تەلەفۆن زیاتر پەیوەندیمانەیە باسیەوەم بۆ کرد وتە مەتوانین سیستەمێکی زیرەک دروستکەین بۆ ناوماڵ گڵۆپی IR پێڵێن IR ئەم IR بە ناوچوانتەوە بێ وەکو بە پیلێکی بچکۆلۆ بە ناوچوانتەوە بێ وڵێن بە ئیتر بە تەسریحی بە شتێ بیوەستێنی یاخود بەرسمتەوە بێ ئەو جیازانە هەمویان سەوتیان لەسەر بوون کەوانتەرەکە سەوتێکی خۆی لەسەر بێ مەختەرەکە سەوتێکی خۆی لەسەر کە چیتە بەرامبەریان ئەو تیشکە بەریکە و ڕاستەخۆ ئەوکەوێتە قسە بۆن پێ دەڵێمە کەوانتەرەکەیە ئەوە سەراجەکەی ئەوم جەمیدەکەیە بۆ هەموو شتەکان ئەم جیازانیان لێ بەستو ئیتر ماڵەکە هەمووی بە زیرەک و هەتا ئەگەر کەسێکی تریش بێتە ناو ماڵەکەەوە ڕاستەخۆ توانێت شتەکان بدۆزێتەوە بە شێوەیەکی زۆر ئاسان ئەمە لە ڕووی کردەیەوە دەکرێت تەکنۆلۆژیامان پێ دەڵێ هەر شتێک خۆم طبعا لە شخصی ئیشەکان بە خەیاڵەکەم ئێستا ئەنیشتاین خەیاڵ گەورەتر لە واقع من هەر شتێکە بە خەیاڵ سەرکەوتوو بوو دڵنیام لە واقع سەرکەوتووە حەزەکەی ئەو کاتی کە تەواو بوو من بە تایبەت ڤیدیۆیەکی پیشانێن
پێویستمان بە چیە بێ بۆ ئەم داهێنانە؟ پێویستمان بە AR ریسیڤەر ناوەکان تێکەڵە بێ IR ریسیڤەر IR ترانسفۆرمەر و لەگەڵ مایکرۆ کۆنتترۆلەر چیپێک بۆ دەنگ لەگەڵ سپیکەرێک و سەرچاوێکی وزە. باشە خۆت چی تەواو کردووە لەوەی کە ئێستا بەم شێوازە ئەم داهێنانە جوانە لە گۆچانی سپیدا تێناوە ئەم سەعات و پلەی گەرمی پێویە وەوە تا شتی باشتر پرۆژێ باشتریش لە خەیاڵتایە؟ وەڵاهی من ئەتوانم بە وشێکی زۆر دەتان پێ شەهادەیەکی ئاسمانیم بەدەستێنەوە خۆی گەورەترین شەهادەیە کە لە ئاسمان بەدەستی بێنی من چکە لەگەڵ خۆی گەورەوتمە ئەم شتە بۆ خزمەت بەکارێن نەک بۆ تەنها بە هەدەفی خۆم شادەکەی من ئاسمانێکی من خۆم هێشتا پۆلی 12 هێشتا پۆلی 12 ئەمانە لەکوێوە فێر بووی خۆ دوجار هەبێ سەرچاوەیەکی زانستی هەبێت بێگومان من وەک خۆم زیاتر ئینتەرنێت بەکارێن وەکو سەرچاوە باشە ئینتەرنێت اینجا کەمێک زمانی ئینگلیزی بێت و کەمێکیشی تر شارزایی لە بیرکاری ڕاستەکەی ئیشەکە هەر ئەو دوانە اینجا ئەوەی کامێنێتەوە فکرەیەکە پێ بێت توانی شتەکان بەکار ئێستا من بۆ ئەو ماڵی زیرەکە بۆم باسکردی تۆ شتێکی سیر و بەلاتەوە تەسەوڕم کرد لە هەموو شتەکان تر پێ و سیرتر بوو بەڵام تەسەوڕ بکە ئەو لیدە بچکۆلەی کە لەناو کۆنتترۆڵی ماڵانە هەیە من بۆ لیدە دروستەکەم هەر ئەوەیە ئەیکیتە بەناوچەوانتەوە بێ جیازەکانیش کە لە ماڵەوەن ئەو ترانسفۆرمەری کە لەناو تەلەڤیزۆنەکەی هەیە هەر ئەویان بۆ داهانیم ئەی خوێنێتەوە وەرێک دێت کەواتە تەکنەلۆژیا چیت پێویستە بۆی کە ئەم خەیاڵانەی خۆت بکەیتە کردەی ینی دەستباری خەڵک و لایەنە پەیوەندیدارەکانت پێویستە لە ڕووی بووجەوە بە تایبەتی؟ وەڵی سپاس بخوا منکو خۆم من هەن سپاس بخواتە خاوەنی تاقیەکی بچکۆلم بۆ خۆم بەڵام ئەگەر بۆ خۆم ئەتوانم بە کردەی ئێستا ئەم ڕۆژومە ماڵەوە دەست پێکەم بۆ کردەی بەڵام بۆ خەڵک کە بتوان بۆ من عەدەدێکی زۆر لە ماڵی نابیناکان ئەم شتیان بۆ ئەم سیستەمیان بۆ دابنێم ئەمە پێویستی بە لایەنێکی یارمەتیدان هەیە یارمەتیدانەکە بۆ خودی خۆم نییە بۆ ئەو کەسەیە کە یارمەتی ببینم سپاس بخوا بۆ خۆم ئەتوانم ئەو شتانەی کە ئەمەیە بیان کەم بە واقع لای خۆم. زۆر باشە دەمەوێت بزانم دوایین قسەت لەسەرەوەی کە خەڵک هاوکاری نابینایانمان بکات لە محیبەتێک لەسەر جادەیە کە دەستی دەگرێت تا ئەو کاتی کە ڕەنگە شتی گەورەتریان پێویست بێت لەم بارودۆخەیە. وەڵی بێگومان خوای گەورە لە سورتێکە باسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلامەکە ئەفەرمێ ناوچەوان گرژ مەکە لەو نابینایە ئەها کە نابینایە کە چێ بۆ لای پرسیار لێکاویش لەگەڵ کافرەکان قساکات بۆی ناوچەوان کەمێک گرجەکە خوای گەورە بە ئاەت پێڵێ ناوچەوان لێ گرژ نەکەی جارێکی تر دائما ئەگەر عەکسی ئەم ئاەتە وەرگرین بڵین ئەگەر کەسێک دڵی نابینایە خۆشکە ئابێ خواچی پاداشتی زۆر باشە کاک سەرور دیارە لە مەراسیمەکەیە چاوەڕێتەکەن من زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆی کە لەگەڵ ماوەی فەرموو بڕۆ لای مایکەکە بدارە بەدەستی من زۆر سپاس دەکەم. ئەمریکا بینیتان تەوەرێک بۆ قسەکردن و لەسەر بەشێک لە معانات و داهێنان و زیرەکیەکانی نابینایان و ئەم مەراسیمەی کە لێرە دەیبینن هەندێک شتیتیایە کە پێویستە تەنانەت ئەوانەشی کە چاوێکی خاوەنی چاوێکی ساخن بێن لێرە ئەو شتانی کە لێرە ڕوو دەدەن و ئەو دیمەنانەی کە بەتایبەتی کێلۆ سەرنجانەی کە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین یاخۆت زیاتر پێی هوشیار بینەوە لێرە دەبینی ئافرەتێک دەستی پیاوێکی نابینای گرتووە هێناوێتی ژن و پیاوەن واتە هاوسەری یەکترن کە ئەمە زۆر جار لە کۆمەلگەی ئەمەیە قورسە کە ئافرەتێک بڕیاری زەواج لەگەڵ پیاوێکی نابینای بدا یا بە پێچەوانەوە پیاوێکی بینا ئافرەتێکی نابینا بێنێت ئەمە یەکێک لە وانانەی کە لێرەوە توانین دەیان وانەی گرنگی لێوە فێربین لەوەی کە چۆن ژیانی ژنومێردێک کەیکێکیان نابینا بێت یەکێکیان چاوساق بێ بەڕێوە دەچێت کە ئەمە ئاسانترە ئەگەر هەردووکیان نابینا بن چۆن ژیان دەکەن بەڵام لایەنە دەرونیەکە بەشێکە لەوەی کە تەکمیلی ژیانی نابینایان دەکاوە ئەمەشی کە ئێستا کاک سەرور باسی کرد داهێنان لە ڕووی تەکنەلۆژیا و گۆچانی زیرەک و هەموو ئەمانەش هاوکارێکی باشی دیکەی نابینایانن کە بێمنەتانە ئەتوانین بڵێن دەستبار و هاوکاریان دەبن بە تایبەتی گۆچانی سپی کە ئەمڕۆ جارێکی تر عەرز دەکرێتەوە و 2 ساڵی ڕابردوش باسی لەوە کراوە بەڵام ئەمڕۆ ڕێژەی زیاتری هەیە و پێشکەش بە نابینایان دەکرێت یەکێک لەو ئامێران زیرەک و داهێنانەی کە یەکێک لەو گەنجانە کوردانەی خۆمان کە کاک سەرور بوو بینیتان داهێناوە و ئەمڕۆ جارێکی تر پیشان دەدرێت کە ئەم گۆچانە زیرەکە هاوکارێکی باشی نابینایان دەبێت لەسەر شەقامەکان بۆ هاتوچۆکردنیان ئەمڕۆ ڕۆژی گیانی گۆچانی سپی بوو بۆ هیوایی کە وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد هەموومان چەند خولەکێک چاوبوون و قێنین بۆی کە لە معانات و لە ئازاری نابینایان تێبگەین بۆیە لە هەر شوێنێک نابینایەکمان بینی بە دەست بەجێ دەستی بگرین و هاوکاری بین نەک تەنها لەوەی کە لەسەر شەقامێک بیپەڕێنینەوە بە هاوکار بین لە چارەسەرکردنی سەرجەم گرفتەکانی دیکەیان سپاسان دەکەین کە تام ساتە میوان مامون من دەگەڕێمەوە بۆ ناو ستۆدیۆ بەلای هاوکارم شێداخان سپاسان دەکەم.
بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارم جەلال محەممەد و هەروە سپاس بۆ میوانە بەڕێزەکانیش. بەڵێ عزیزان پرۆگرامیان بۆتمان بەم شێوە بە کۆتاییش بە هیوای ئەوەی کا تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرم خواتان لەگەڵ.